لە زۆربەی قوتابخانە و خوێندنگەکان لە دوای 18 ڕۆژ لە خۆپیشاندانی مامۆستایان و نەهاتنەوەیان قوتابیان و خوێندکاران لە باخچەکانی منداڵان و قوتابخانەکاندا ئەمڕۆ 19 مانگ لە هەندێک قوتابخانە و خوێندنگەدا داوامی ئاسایی دەستی پێکردەوە و لە هەندێکیاندا بەهۆی نەهاتنی قوتابیان و خوێندکاران ناچار مامۆستایان نەیانتوانی لە هۆڵەکانی خوێندن درێژە با خوێندن بدەن. بۆ ئەمڕۆ شایانی گوتنە بەهۆی داواکردنی مافەکانیان مامۆستایان دەستیان کرد بە خۆپیشاندان لە ماوەی ڕابردوودا و لە ئێستاشدا لە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژئاوا سلێمانی ژمارەیەک لە مامۆستایان و فەرمانبەرانی پەروەردە و فەرمانبەرانی دام و دەستگاکانی دیکە بە هەمان شێوەی پێشوو لە خۆپیشاندان و داواکردنی مافە سەرەکیەکانی خۆیاندان و هەندێک لە مامۆستایان و فەرمانبەرانیش لە قوتابخانە و باخچە و خوێندنگەکاندا لە نێو هۆڵەکانی خوێندن درێژە بە فێرکردنی قوتابیان دەدەن. سەرەڕای ئەوەش بە شێوەیەکی گشتی وەک بەڕێوەبەر و سەرجەم لە پرساوانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوا سلێمانی و بەڕێوەبەرایەتی پەروەردەی گشتی سلێمانی لەگەڵ داواکردنی مافەڕەوەکانی مامۆستایاندان بە شێوەیەکی مەدەنیانە. بەخێربێن ئەمڕۆ توانم بڵام ڕۆژێکی نوێیە لە پاش پشوویەکی 18 ڕۆژی کە قوتابخانە و خوێندگاکان واتە مامۆستایانی بەڕێز بە بایکۆتیان کردبوو، بەڵام ئەمڕۆ پاشەوەی کە زۆربەی زۆری خوێندگاکان و بەڕێوەبەرەکان گەیشتنەوە قەنەعەتەی ئەو پامەی کە هەیەیان بۆ گەیانوانێتە شوێنی خۆی ئیتر لایانی دووهەمیشان کە حکوومەتە بێت بەدەنگیانەوە و ئێمە ژۆک و بەڕێوەبەرەتی پەروەردەی سلێمانی بە هەموو شێوەیەک لەگەڵ یانیان پژگیریشانەکەین و ئیمڕۆژ خۆشبەختانە زۆربەی زۆری قوتابخانە خوێندگاکان چونەتەوە خوێندگاکانی خۆیان دەوامەکەن و دوێنێژ هەر بەو بۆنەوە دەستەیەک لە مامۆستایان کە زیاتر لە 100 بەڕێوەبەر بووە بەیاننامەیەکیان بڵاو کردوێتەوە ڕوونکردنەوەیکیان ناوە بە هەموو لایەکە ئێمە پاش ئەوەی کە ماوەیەکی زۆر لەسەر جادەکان خۆمان گرت لە بەردەمی بەڕێوەبەرەتی پەروەردە بۆ ئەو داوا ڕەوایی کە هەمان بووە و گویان لێگرتوین و بەرز کراوەتەوە ئێمەش بڕیارمانە بە شکانی بایکۆتەکەەوە چوونە ناو خوێندگاکانەوە. بەڵام لەگەڵەوە شاوەکو جەنابتان ئێستا گوێتان لێ بینن کۆمەڵێک لە قوتابخانەکان و چەندین دایرەی تریش هەیەواتە فەرماگەکانی کە تێکەڵاوی ئەمان بوون ئێستاش هەندێکیان هەر لێوە ماون، بەڵام تاکو ئێستا کە قسەی تیاکەین سەرجادەکە هەردوو سایدی زادی سالم کە بەردەمی پەروەردەی ئێمەیە هاتوچۆ بەردەوامە و هیچ کێشەیەک تاکو ئێستا نییە. مامۆستایان و بەڕێوەبەرانی ژمارەیەک لە خوێندنگە و قوتابخانەکان داوامی ئاسایی خۆیان دەبرد بەڕێوە لەسەر خشتەی وانەکان لە نێو پۆلەکاندا و وانەکانی خۆیان بە ئامادەبوونی قوتابیان دەوتەوە بۆ ئەوەی پرۆسەی پەروەردە بەرەو دواکەوتن نەچێت و سەرەڕای نەبوونی موچە و ئەو بارەدارایی لە ئێستادا سەرجەم چین و توێژەکانی گرتوتەوە و هەروەها بە ناچاری بەهۆی نەهاتنی قوتابیان بۆ خوێندنگەکان مامۆستایان و بەڕێوەبەرانی ئەو خوێندنگەیانە ژمارەیەک خوێندنگەی دیکەش نەیانتوانی وانەکانیان بڵێن و ئەو ژمارەکەمەی قوتابیانیان ناردەوە بۆ ماڵەوە و بە هەمان شێوەش مامۆستاکانیان. بەخێر بێن زۆر سپاس و تەلەڤیزیۆنی پەروەردەیی کە ئەمڕۆ قوتابخانەکەمانی بەسەر کردەوە. دیارە خۆتان ئەزانن و ئاگارن ماوەی چەند دوو هەفتە ئەبێت دەرگای قوتابخانەکان بە ڕووی قوتابیانە داخرابوو بەهۆی ئەو بارودۆخەی کە و قەیرانانەی کە ڕووی لە کوردستان کردبوو، بەڵام خۆشبەختانە دوایەوەی کە شەو بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردە بڕیارەوەیە کە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە ئێمە ژوەیەکی لەو قوتابخانەی کە ئەمڕۆ دەرگای قوتابخانەکەمان کردێتەوە و بە خۆشحاڵیەوە قوتابیان بە ڕوویەکی گەشەوە هەروەکو جاران و باشتر هاتوونەتەوە قوتابخانەکان پۆلەکان و مامۆستاکان بەردەوامە لەسەر خوێندن و دەوامی ئاسایی خۆیانەڕوە. جێ خۆیشی لێرە دەستخۆشی لە مامۆستا بەڕێزەکان بکەم کە هەر دەم و هەموو کاتێک خۆیان ئاسا وەکو پێشمەرگەیەک لە سنگەرەکانی پەروەردە و زانستا توانیوانە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە قوتابخانەکەمانە بەرەو پێشەوە بەرن. قوتابخانەکەمان یەکێکە لەو قوتابخانەیە کە لە ناوچەکەی خۆمانە لە دەڤەرەکەی لەم گەڕەکەیە شانازی پێوە کرێت کە ئەو مامۆستانە بەو دڵسۆزیە و بۆ ئەمەکو وەفایی خۆیان بەرامبەر بە پرۆسەی پەروەردە و فێرکردنێکی لە قوتابخانەکەمانە. جارێکیە بەخێر بێن ومێ دەکەین پرۆسەی پەروەردە نەوەستێت خوێندن و زانست بەرەو پێشەوە بڕوات، چونکە دوژمنانی گەل و نیشمان هەموو کاتێک ئەوان ویستووەکە پرۆسەی پەروەردە و زانست لە یاریمی کوردستانە دوا بخەن، بەڵام ئەو خەیاڵان خاوە تا مامۆسای کورد وەسابێت پرۆسەی پەروەردە و زانست لە کوردستانە ناوەسێت بەرەو پێشەوە ڕوات بۆ پێگەاندنی نەوەیەکی گەشت نەوەیەکی
چست و چالاک نەوەیەک بیرروباوەڕی دیموکراسی و ئازادانە بوێر بێت بتوانێت بەرامبەر بە هەموو دەستێکی ڕەش بوەستێتەوە. جارێکی زۆر سپاس بۆ ئێوەش. پێم خۆش بوو لە کاتێکی وایە بهاتنایە مامۆستایان هەمووی بە مافی خۆیان بگەیشتنایە، هەمووی مافی خۆی بەدەست بهێنایە و کەم و کوڕی نەبووایە لە پێدانی مافەکانیان بۆ ئەوەی کەوا قوتابیە چاوگەشەکانیشمان ئەمڕۆکە ئاوا بەم شێوەیە بێناز نەبوونایە و چونکە ئێمە بەڕاستی خۆمان بە زۆر بەغەمبارە زانین لەو بارەیەوە کە قوتابیەکان نەبینین دێن ئەگەڕێنەوە دەوام نییە و ئەگەڕێنەوە بۆ ماڵەوە. ئەمە خۆی لە حاڵەتێکە دەرونیان ئێمەی ناڕەحەت کردووەکو مامۆسا، بەڵام مامۆسایانیش لەگەڵ ئەوەشە مافی خۆیانە، بەڕاستی مافی خۆیانە پێیان بدرێ و حکوومەت ئاوەڕ بداتەوە لەو داواکاریانە و لەگەڵ ئەوەشە نامانەوێت لەوە زیاتر خوێندن بوەستێ، خوێندن پەکی بکەوێ، قوتابی زەرمەند ببێ کە سوکاری قوتابی لێمان ناڕازی ببن گلەیمان لێ بکەن. تەبانەوە کەسانێکیش هەیە زۆر بەڕێزن کەوا گیانی خۆیان بەختەکەن لە پێناوی ئەم نیشتیمانەوە لە بەرەکانی جەنگا وەکو پێشمەرگەکان وەکو ئاسایش وەکو پۆلیس ئەوانیش عینەن خەباتەکەن وەکو ئێمە و داوای مافی خۆشیانەکەن ئەوان، بەڵام مانیشیان نەگرتووە ئەوان و لەگەڵ ئەوەشا بۆیە ئێمە حەزەکەین مامۆسایانی بەڕێزەیتر دەست بکەنەوە بە دەوامکردنی خۆیان لە قوتابخانەکان بۆ ئەوەی لەوە زیاتر قوتابیەکانمان بێبەش نەبن لە خوێندن و ئەم ساڵیان نەفەوتێ واتە ئەم ساڵیان وا لێ نەکرێکەوە کەوا بفەوتێ زەرمەند ببن. بۆیە پێمان خۆشە بەڕاستی حکوومەت بێتە جواب لەسەر ئەو مافانەی کەوا مامۆسایان داوایەکەن پێیان بدرێ و پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە و مامۆسایانیش لێرەوە من ئاگادارم ئەتوانن تعویزی ئەو ماوەیە بکەنەوە بە هەموو شێوەیەک بتوانن قوتابیەکان وا لێ بکەنەوە کە ئەو دەرسانە ئەو وانانەی کە فەوتاوە تا ئێستا بۆیان تعویز بدەنەوە. شانی باسکردنە هەرچەندە مامۆستایان دڵگرانن لەو بارەی کە قوتابیان و خوێندکارانی تێکەوتووە و دڵگرانن لە دواکەوتنی پرۆسەی پەروەردە و فێرکردن، بەڵام بەهۆی نەبوونی موچە و کەم دەرامەتی خێزانی قوتابیان و خوێندکاران و نەتوانینی دابینکردنی پێداویستەکانی قوتابخانە و نەبوونی خەرجی ڕۆژانە و هەروها کۆمەڵێک گرفتی دیکە وای کردووە نەتوانن لە کاتی داوامی فەرمیدا ئامادە بن و خۆیان پیشان دەدەن بە داواکردنی مافەسەرەکی و ڕەواکانی خۆیان بە دابینکردنی موچەی مانگە نەدراوەکان و هەندێکیشان لە نێو قوتابخانەکاندا وانەکانیان دەڵێنەوە. سروشت عەبدوو، تەلەڤیزیۆنی پەروەردەیی سلێمانی.